بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرگوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. مرۆڤ لە نێوان ژیان و مردندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. شاعیر و عاریفی گەورەی کورد مەحوی دەفەرمێت ئەوەندە تەنگ و ناخۆشە لە دنیا خۆشە دەرچوون ئەگەر چی بۆ سەقەر چین. بە درێژایی مێژوو هەموو ئاین و مەزهەب و ئایدیا و فەلسەفەیەک لەبارەی ژیان و مردنەوە قسەیان کردووە و چەندان نووسین و پەرتووکیان لەبارەی ئەم دوو چەمکەوە نووسیوە بۆ ئەوەی بتوانن یەقین و دڵنیاییەک بە مرۆڤ بدەن و پێی بڵێن ئەمەیە حەقیقەت و ڕاستی ژیان و مردن. بەڵام ئەوەی ڕاستی بێت تا ئێستا مرۆڤەکان نەیانتوانیوە بگەنە قەناعەت و یەقینێک لەبارەی ئەم دوو چەمکەوە. لەبەر ئەم هۆکارەشە کە زانایەکی گەورە و عاریفێکی خواناسی وەکو شێخ حەسەنی بەسری دەفەرمێت هیچ شتێکم نەدیوە هێندەی مردن یەقینی تێدا بێ و هیچ یەقینێکیشم نەدیتوە هێندەی مردن پڕ لە گومان و نهێنی و شاراوەی بێت. بەڕێزان لەم بەرنمەیەدا باز لە هەردوو چەمکی ژیان و مردن دەکەین، باز لەو قۆناغانە دەکەین کە مرۆڤی پێدا تێپەڕ دەبێ تاوەکو دەگاتە مردن. مرۆڤیش وەکو کاراکتەرێکی سەرەکی لە نێوان هەردوو چەمکی مردن و ژیاندا چ ڕۆڵێکی هەیە؟ ئایا ژیان و مردن لە ململانێ و شەڕدان و نەیارن بە یەکتر یا دوو دۆستی دەست لە ملانی یەکترن و پێکەوە دەتوانن جوانی و کەماڵی بە مرۆڤ ببەخشن؟ بۆچی مرۆڤەکان هەمیشە حەزیان لە ژیان و مانەوەیە و مردن دەبوغزێنن؟ بۆچی مرۆڤەکان وا تێدەگەن مردن پڕ لە ناڕەحەتی و ئازار و ناخۆشی بۆیە دەیبوغزێنن؟ ئایا مردن چه حکمت و فەلسەفەیەکی بۆ ژیان هەڵگرتووە؟ مرۆڤ بە ژیان دەست پێدەکا و بە مردن کۆتایی پێدێت. نێوانی ژیان و مردن بۆ مرۆڤ چی دەگەێنێ؟ بینەرانی بەڕێز بۆ قسەکن لەسەر ئەم مژارە و بۆ زانینی وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز دکتۆر ناسیح ئاروزەری بانکخواز و زانای ئیسلامیم کردووە و پاش ناوبڕێک پێکەوە لەسەر ئەم پرسا قسە دەکەین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. دکتۆر گیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی باس و خواست. سپاس بۆ هەموو لایەک وێسەکەوتان بۆ دەخوازم. زۆر بەخێوێ دکتۆر گیان پێم خۆشە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین. ئێمە ئەمڕۆ وەکوڵێ باز لە دوو چەمکەکەین، مرۆڤ لە نێوان دوو چەمکە ژیان و مردن. بزانین بە چه شتێک دەگوترێت ژیان و بە چه شتێک دەگوترێت مردن؟ پێناسەی جەنابەت وەکو بانکخواز و زانایەکی ئیسلامی کە وەکوڵێ سەرچاوەی جەناب تووە هەموو مسلمانان قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا چه پێناسەیە بۆ ئەم دوو چەمکەدا ئەڕێژن؟ الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله. بێگومان ئێمە هەمومان میوانین لەم دنیادا و پێویستە ئەو ماوە و ئەو ساتانەی کە لە بەردەستماندایە بە هەل بیخوازین بۆ ئەوەی شوێندەسی خۆمان لە ژیاندا دیاری بکەین. خی گەورە لە قورئاندا دەفەرمێ الذي خلق الموت والحياة. لێرەدا باز لە خەڵق و بەدیهێنان و دروستکردنی دوو چەمکی گەورە ئەکا، المەوت لەگەڵ الحەیات. خی گەورە مردنیشی دروست کردووە، ژیانیشی دروست کردووە. دکتۆر بۆچی المەوت والحەیات؟ یعنی ئێمە ئەزانین ژیان دەست پێکە ئینجا مردن ئێ بە دوای ئەم ڕەوانبێژی قورئان کە خی گەورە مەوتی پێش ژیان خستووە هۆکارەکەی چییە؟ لەبەرەوەی بەر لە ئەوەی ئێمە بینە ژیان بە قۆناغێکی مردندا تێپەڕیوین ئەوجا هاتوینەتە ئەم ژیانە. لم يكن شيئا مذكورا ربنا أمتنا اثنتين وأحييتنا اثنتين. دوو ژیان و دوو مردن لەبەرەوەی کە ڕۆژگارێک بووە ئەو قۆناغانەی ئێمەی پیا تێپەڕیوین بە قۆناغێکی نەبووندا هاتوین. لم يكن شيئا مذكورا. و دوای ئەوەش نهێنێکی تری تایە ئەم ئاەتە باسی دروستکردنەکە. دروستکردن واتە بەدیهێنان، واتە هێنانە بوون، واتە تێپەڕین لە دۆخی نەبوون. ئەوە پێدەوتێت خەلق. بەڵام لێرە دەفەرمێ خەلق المەوتە والحەیات. مردنیش و ژیانیش دروستەکە.
بەواتایەکی دیکەیتر وەک تۆ چۆن ژیان بزاوتنە چرۆکانە دەپشکوتێن دنیاە بەرەو سەوزایی دەڕوا منداڵەکانە چاوگەشتن و ژیان دەست پێ دەکەن تۆپکە ناسکە ترۆپکەی گوڵەکان و گەنمەکان و تۆوەکانە کە گۆبکەیەکی ناسک دەکا و ژیان دەست پێ دەکا لە بەرامبەریشدا مردن و فەوتانیش جارێکی تر بەشێکە لە دایکبوونەوەیەکی دیکەی تر چونکە کاتێک کە تۆ گەنمێک مردووە ئەی خەیتە ناو خاک لەبەر ئەوەیە کە چاوەڕێی دەکەی ژیانێکی زۆر سەنجڕاکێشەر بێتە بوون کە دنکە گەنمێک ڕەچاوی ئەوە دەکرێت 7 گوڵە گەنم بگرێ لە هەر گوڵە گەنمێکا 100 دنگ گەنمی تری تێدا بێ واتە هەر یەکێک لە ئێمە کە دێینە ناو ئەم ژیانەوە خوای گەورە سوبحانەه وتعالە فرسەتێکی داوینەتێ لەبەر ئەوەی کە ئێمە لەم دنیادا کار بکەین ڕەنج بدەین تێبکۆشین و فیداکاری بکەین و ڕەنجی ڕاستەقینە بدەین و لەگەڵ کاروانی سەروەران دابین پێغەمبەران دابین سلامی خوایان لەسەر بێ بۆ ئەوەی کە ئەم کار و کاسپیەمان کە دنیا هەمووی کار و کاسپیە بێتە دەزماییەک بۆ ژیانی هەتایی کە ڕۆژی قیامەتە کە لە سەدا 98 مرۆڤەکان باوەڕیان بەبوونی قیامەت هەیە کە لە ساسەی ئاینەکان جگەل ئاین ئەرزیەکان کاڵن دروستکراوی مرۆڤەکانە ئەوانیش بە شێوازە لە شێوازەکان باوەڕیان بە ژیانێکی دیکەیتر هەیە کە دەبێت مرۆڤ بژێتەوە بەڕاستی. بەڵێ دکتۆر وەکو هەمومان دەزانی جەنابیشت باش دەزانی کە ئایا ئەمە خۆی حەقیقەتەکە وایە یان مرۆڤەکان و سەرەکان فەیلسوفەکان هەمیشە هەوڵیان داوە بە گومانەوە بە ڕەشبینیەوە بە ناومێدیەوە وەکو لە چاو لە هەردوو چەمکی ژیان و مردن بکەن ئەوە بۆ منە لەسەر ژیان لەوەچە دەیان فەیلسوفە من قسە و بۆچوونیان هەیەکەوە وایت بە لە مرۆڤ بگەیان کە ژیان شتێکی بێمانایە شتێکی ڕەشبینانەیە ڕەشبینی بە مرۆڤ بەخشێ و ئەوەش گومان خستنە سەر مردن هەر شتێکە بەڵگە نەویستە خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم وەکو دوو سەرچاوەی سەرەکی یاسا وەکو ناردنی وحی و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئایا وەکو لە مرۆڤیان وێڵ کردووە هەر لەناو ئەم گومانانە بژین و هەر بە گومانەوە لە ژیان و مردن بڕوانیان وەکو لە وەڵامێکی مقنع و قانعکەریان بە مرۆڤ بەخشیوە و پێیان فەرمووە کە ئەمێ ژیانە و ئەم مردنە و چۆن ڕزگاریەکەن لەم هەموو گومان و ڕاڕای و دوودڵیە. لە ڕاستیدا ئەتوانین ئەو قسەی کە بەڕێزت وتت بەشێک لە فەیلسوفەکان وەگەرنا بەشێکی زۆری تری فەیلسوفەکان و زانایان و دانایان وەکو پێوەرێک یعنی لە راپۆرتێکا خوێندبوون لە سەدا 92 ئەو زانایانەی کە قوڵ بوونەتەوە لە فیزیادا لە فەلەکدا لە مرۆڤناسیدا لە جینیاتی مرۆڤەکاندا قەنەعەتی تەواوتیان بۆ دروست بووە کە ئەم گردونە هەر لە خۆ دروست نەبووە. لەوانە باسکاڵ لە ساڵی 1823 کە بە فیزیا و بە مهندسێکی گەورە ناوزەندی دەرکردووە دەڵێت خێر نییە لەم ژیانەدا ئەگەر ئەمەلمان نەبێ بۆ ژیانێکی دیکەیتر چونکە ئەمە ئەبرێتەوانێ و مرۆڤ ناتوانێت ئاسوودەیی بەدەست بهێنێ بەو ئەندازەی کە ئیمانی باوەڕی هەیە و بەو ئەمەلەی کە ژیانێکی دیکەیتر لە بەردەمیایەتی بۆیە ئەو کەسانەی کە ئەومێدیان لاوازە بە ژیانێکی دیکەیتر بەردەوام دەموچاوداخرا و بەوبەخت و نیگەرانن لەو ژیانی دنیادا نەک هەر ئەویش بەڵکو یەکێکتر لەوانە دیکارت ساڵی 1596 دەڵێت تۆ بزانە کە بەشێک لە هێمنکەرەوەی خەم و خەفەتەکانی مرۆڤەکان ئەوەیە کە لە ناخی مرۆڤەکاندا هەیە کە چییە کە ژیانێکی دیکەی تر ئاسوودەییمان پێ بکە بۆ ئەوەی کە لە مردنی دۆستان و ئازیزانمان ئەوەندە سەغڵەت و ناڕەحەت نەبین ڕۆژێک بێ ئومێدمان بەدیتنی یەکتری هەبێ بۆی بەشێ لە فەیلسوفەکان کە بانگەشەیان کردووە بۆ ئاسوودەیی لە ناخی خۆیانە هەست و سۆزێک هەڵقوڵاوە کە باوەڕبوونێک هەبێ بە ژیانێکی نوێ کە ئەمەش لە ڕاستیدا لە قورئانی پیرۆزدا بە تەواوەتی چەسپێنراوە یعنی حەزەکەم کاتم دەیتێ بۆی کە ڕوونکردنەوەی بدەم خوای گەورە سوبحانەه وتعالە کاتێک کە باوکە ئادەم خەڵقەکە لە ناو ناز و نیعمەتی بەهەشتا دایانێ بۆی کە مرۆڤەکان هەست بە ئاسوودەیی بکەن بۆی هەموو مرۆڤەکان هەست بە سەوزایی هەست بە باخ و باخات هەست بە کانیان زۆر ئاسوودەن لە نێوەندەکەیدا و دەبێ مرۆڤی ڕاستەقینەش بگرێتە ئەو شوێنە ئین لەکە ئەلا تەجوع فیها ولا تعرا کە لیا برسێتیت نەبێت تیونێتیت نەبێت و بێ بەرگ و پۆشاک نەبی و بێ ناز نەبیت کاتێک کە ئێمە هاتوونێتە ئەم دنیایەوە لەبەر ئەوەیە کە ڕەنج بدەین تێبکۆشین و مرۆڤەکان بە پێی ڕەنج و تێکۆشانەکانیان گەورە و مەزن ئەبن
بزانین کە ئێمە لەم دنیادا باڵانسێکی حسابمان هەیە سەرفی دەکەین ئەگەر لە مردایەتی لە چاکەکاری لە کاروانی زێڕینی خواناسان بین لە ئەهلی خێر و نەجابەت بین ئەگەر هات و هەڵوێستەکانمان وابێ پشتی مەزلوم بگرین خەمخۆری میلەت بین جەرگ سوتاو بین بۆ بێنازەکان پاڵپشت بین بۆ بێکەسەکان سەرخەر بین بۆ مەزلوم وستەم لێکراوەکان دەستگرۆکەر بین بۆ هەژار و نەدار و لێقەوماوەکان پشتگیری ڕاستی و عەدالەت و جوانی و چاکی و پاکیەکان بکەین لە پێناویادا قوربانی بدەین هەوڵ و ڕێژدان بدەین ئەمەیە کە خوا فەرمێ لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا کە جوانترین کردار پێشکەش بکەین. بەڕێزەکەم ژیانی مرۆڤ زۆر کەم و کورتە باڵانسی حسابمان زوو تەواو ئەبڕێتەوە کاتێک گەزانی نیوەی شەوە خەوە نیوەی منداڵی و مێر منداڵیە کە ئاگامان لە ژیان نییە لەو سەری شۆنیەوەی پیری و پەکەوتەیە کە سەر خۆمان ناپەرژێن و ئاگامان لەوە نیە تەحەکوم بکەین بەسەر لاشەی خۆمانەوە خۆمان خاوێنکەینەوانێ بەشێکی تری خەریکی ئیشکردن و ڕەنجان و عەرەق ڕشتنین کە نازانین چۆن کاتەکانمان لێ دەڕوا هەمووی چەند ساتانێکی کەممان بۆ دەمێنێتەوانێ کە بیری تیا بکەینەوە بەڕاستەقینەیی بۆی بژین بە جوانی و بە چاکی و بە پاکی. لەبەرەوە ئەم ژیانە ئەو نە کورت و کەمە پێویستە مرۆڤەکان گەورە بکرێن مەزن بکرێن. مرۆڤی چۆن گەورە مەزن دەکرێت ئەو کاتەیە کە مرۆڤ لە پێناو شتێکی هەتا هەتایی ئابژی لە پێناو بەبدە و بناغەیەکی هەتا هەتایی ئابژی نەک کاتی و ساتی. بۆیە مرۆڤەکان بوون بە دوو بەشەوە بەشێ لە مرۆڤەکان قەزەمن بچووکن بێناون بێئەرزشن هیچ سنگانەیەکیان نییە ئەوانەی کە تەنها بۆ هەوا و ئارەزوەکانیان ئەژین ئەوانەی کە لە دنیادا تەنها ئەیانەوێ دەستیان لەسەر ورگی تێر بێ ئەوانەی کە تەنها ئەدەیان دەوێت خوێنبژی خەڵکی بکەن بەڵام کۆمەڵێک کەسی دیکەی تر هەن کە ئەژین لە پێناو بیر و باوەڕ و مەبدەیەکە کە ئاین هاتوو ئەمە پەروەردە بکە وەرە تۆ بچووکی بەڵام خۆت گەورە بکە وەرە بژی لە پێناو میلەتە وەرە بژی لە پێناو ڕزگارکردنی گەلە وەرە بژی لە پێناو ئازار لابردنی خەڵکە وەرە بژی لە پێناو گەیاندنی پەیامی ڕاستی و حەقی و جوانی و عەدالەتە مەگەر سەیدا موسا لەگەڵ هاروندا نەیانوت ئەن ئەرسل معنا بەنی ئیسرائیل ولا تعذبهم پەیامیان لەگەڵ تەوحید و یەکتاپەرستی ڕزگارکردنی میلەتەکەیان نەبوو بۆیە ئەگەر کەسێک بژی بۆ خۆی بژی دڵنیا بە بچووکە ئەستێرەیەکە قەت ناگەشێتەوە بەڵکو زۆر ئەپوچێتەوە بەڵام ئەو کەسانی کە لە پێناو مەبدە و بیر و باوەڕدا دەژین و بگەنە ئەو ئاستەی کە تەنها قوربانیدان بکەن لە پێناویشیدا ئەو کاتە مانگێکی دراوشاوی ئاسمان دەبن کە هەرگیز ناکوژێنەوە بۆیە ئەو کەسانی کە لە بیر و باوەڕەکەی خۆیان بنە قوربانی و ئەبنە فیداکاری هەرگیز مردن بۆ ئەوان لە کاتیە تەنها جەستەییە بەڵام مردنێکی ساتی و کاتیە ژیانێکی معنەوی هەتا هەتاییان هەیە لە ناو دڵی خەڵکیدا ئەژین لە ناو دەوروبەردا دەژین ئەمەش مەبدە و حەقیقەتێکە کە پێویستە هەمووان بیزانین خەڵکی نە ئەگەرتانێ بچووک بژین ئەگە ئەتانەوێ بچووک بژین ئەوە دنیا پەرستی لە بەردەمتاندایە من کان یورید الدنیا عجلنا له ئەچ کەسێ دنیای دێوە دەبەردەستایەتی بەڵام هەچ کەسێ بێ بە گەورە و مەزنێتی بژێ ئەبێ بۆ بیر و باوەڕ و مەبدەیەک بژی کە ئیتر ئەو کاتە مرۆڤەکە گەورە ئەبێ مرۆڤەکە مەزن ئەبێتە خۆرێکی لە ناوڕاستی ئاسمان ئەبێتە مانگێک وەک شەوی تابان هەزاران کەس بەو ڕێگە دەرئەکا لەبەر ئەمە ئەو کەسانن کە بەڕاستی حتا مردنیشیان ئەبێتە هۆکاری دروستکردنی چرایەک بۆ ژیانێکی نوێ. کاتە دکتۆر با باز لە قۆناغەکانی ژیانی مرۆڤ بکەین بۆ منە ئێمە وا ئەزانین ژیان مردنێکە و ژیانێکی ترە ئەو لەدایک بوونەیە کە منداڵێک بۆ کۆڵێ پێی نسیب پێی ئەتاکرێت و لەگەڵ مردنێک کە دوایی لە پیریا یام لە هەر تەمەنێکیا بێ یەخی ئەگرێت کەواتە مرۆڤ بە چەند قۆناغا تێپەڕەبێت تا ئەگاتە مەنزڵی حەقیقی خۆی. لە سۆنگەی قورئانی پیرۆزەوە ئێمە 5 قۆناغی سەرەکی ئەبڕین کە قۆناغێکیان لە قورئاندا باس کراوە کە خوای گەورە نەوەی ئادەم و لە عالەمی ئەڕواحدا بووە کە هەموو ڕۆحەکانی خاوێن کردووە لە ناخەوە باوەڕیان بە یەکتاپەرستی خوای گەورە هەبێت. ئەلەستو بڕەبیکم قالوا بەلا لەو ساتەوە مرۆڤەکان لە ناخیانە باوەڕیان بە خوایەکی تاقانە هەیە تەنانەت بە پێی یەکێک لە توێژینەوەکان ئەو کەسانی کە خۆیان بە مولحید دائەنێن جیهازیان لە بەستووە لە دەست و پەنجە و لە دەماغ و لە دڵ و دەروون و لەوانەی کە سپۆڕەکان کاری لەسەر دەکەن لەو کاتا کە ناوی ئەڵڵا دەهێنرێت دروستکاییەک و بوومەلەرزەیەکی سەرنجڕاکێشەر لە ڕووناکی لە ناو خیانە ئەپرژێتەوانێ هەرچەنە ئینکاری لە دەکەن بەڵام بەڵگەی لەسەرەوەی کە ئەوان کارلێکێکی سەرنجڕاکێشەر و وەڵامێکی ڕوحیانیان هەیە بە ئەو شە جوانە کە ئەڵڵای و دروستکەری ئەرز و ئاسمانەکانە ئەگەر چی لە زماندا ئینکاری بکەن وەجەحەدوا بها واستەیقەنەتها ئەنفوسهم ظلما وعلوا لەبەر خۆ بەزەزانی ڕەدیەکەنەوە وەگەرنا لە عالەمی ئەڕواحە مرۆڤەکان قۆناغێکیان بڕیوە. قۆناغێکی دیکەی ترمان ئەو قۆناغەیە کە لەسکی دایکمان دای
کە ماوەی 6 مانگ تا 9 مانگ دەکرێت ئێمە لە زگی دایکمان دابین ئەویش دنیایەکە ئێستا نازانی چی ڕوویاوە لە زگی دایکماندا بەڵام کاتێک کە پسپۆرێک سیر دەکا ئەو منداڵە تووشی خەندە ئەبێ ئەو منداڵە تووشی خەفەت ئەبێ ئەو منداڵە لەگەڵ دایکی خۆی دایەتی بە خەندە و خۆشیەکان ئەژی بەڵام بە شێوازە لە شێوازی ژیانێکی سەرنج ڕاکێشەر قۆناغی سێممان قۆناغی دنیایە کاتێک کە دێنە دنیا و دەزەکەین بە گریان وا دەزانین شاری سکی دایکمان لە کێس چوو ئیتر مردی نەماین بەڵام کاتێک چاو دەکەیتەوە هەستەکەی ئەمە دنیایەکی زۆر گەورەترە لەو دنیای لە زگی دایکمانداین ئەگەر لە زگی دایکماندا لە ڕێگەی ناوکمانەوانێ بۆریەکەوانێ خواردن و ڕزقمان بۆ بێ لەمە دوا لە شوێنی دیکەیتر و ڕزقمان بۆ دێ و لە دەمەوانێ ئەبێتە سەرچاوەی خواردن و ژیانێکی تر واتە دنیا بناو بە چاو زگی دایکەوە یەکەم زۆر گەورەترە دنیا لە زگی دایک دوهم سنت و یاساکانی دەرەوەی دنیا فەرقی زۆر زۆرە لەگەڵ ئەو منداڵێتی کە ئێمە پێی تێپەڕیون لە زگی دایکماندا وەلایەتیشمان نەچێت لە دنیاشدا بەسێ قۆناغی سەرەکیدا تێدەپەڕین قۆناغی منداڵی و مرد منداڵی لەگەڵ قۆناغی هەرزەکاری و گەنجێتی و تۆکمەیی لەگەڵ قۆناغی لاوازی و پیری و پەکەوتەیی کاتێک کە لەم دنیا تێدەپەڕین قۆناغێکی دیکەیتر دەست پێ دەکا کە جارێکی تر دەچینەوە عالەمی ئەڕواح کە هەندێک بە بەرزەخ ناوی ئەبن کە لێرەدا بەڕاستی قسەی لەسەرە و پێویستە هەڵوێسە بکەین پاشەوەی بە کورتی ژیاننامەکان قۆناغەکان باسەکەم دوای قۆناغی مردن دێ کە بێت دواتر هەڵوێسەی لەسەرکەمەوە دوای ئەوە خوای گەورە فەرمان دەرەکا بۆ قۆناغێکی دیکەیتر چوارهەم کە نەفخی سوورە و زیندووبوونەوەی هەموو مرۆڤایەتێ لەسەر زەویدا لە هەچی مەخلوقات هەیە کە خوای گەورە سوبحانه وتعالى فەرمانی کردو بمرێ فەرمانەکە بۆی زیندوو بکرێتەوانێ حتا بە ئاژەڵانیشەوە چونکە خوای گەورە دەیەوێت دەسەڵات و قودرەتی خۆی نیشان بدا ئەوجا کۆتا قۆناغی ڕاستەقینەی ژیانە کە کۆمەڵێک لە مرۆڤەکان بەرەو بەهەشت ئەڕۆن ئەوانەی کە پاکن کە چاکن کە ساغن لەگەڵ کاروانی پێغەمبەرانان سەلامی خوان لەسەر بێ کەواتە ژیانی ڕاستەقینەی مرۆڤ هەر مرۆڤێک بێ ئەو ژیانەیە کە وەکڵێ لە قیامەتە دەست پێەکە بێگومان ئەم هەموو پێشدەستیە ئەم هەموو پێشەکیە بۆ قۆناغی یەکەم لە عالەمی ئەڕواحەوە دواتر لە سکی دایکە اینجا ژیانێکی بۆ 70 ساڵ 80 ساڵ مرۆڤ ئەژی ئەم هەموو پێشدەستی و پێشەکیە بۆ چییە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە خوای گەورە ئێوێ ئەم بەندەیە بۆچی بەم هەموو قۆناغ و فلتەرا بگەێنێتە ئەم مەنزڵە حەقیقەی خۆی خوای گەورە سوبحانه وتعالى یاسای هەیە وەگەردونشی لەسەر یاسا دروست کردووە ناسینی ئەو یاسایانە کار ئاسانی بۆ مرۆڤەکانەکە تۆ کە بزانی کەی باران نەبارێ پێش ئەوە ئەچی گەنم ئەچێنی چونکە لە هاوینا نابارێ بۆیە هیچ کەسێک لە کرێکار و جوتیارە شارەزاکان ناچن لە هاوینا گەنم بچێنن لەبەرەوەی کاتی دروێنەیە نەک کاتی چەندن چونکە سنەتی کەون وهایە لەو کاتا باران نەبارێ ژیانی وەکو چاندنی گەنم وهایە کرێکارێک جوتیارێک دەچێت گەنمە چێنێ دوایی سەوزە بێ دوایی زەردە بێ ئایا کرێکار وەستا یا بڵێن جوتیارەکە چی دەکا دوای ئەو هەموو ماندووبوونە دوای ئەو هەموو چەندنە دوای ئەو هەموو یاکەڵە هەڵکێشان و دەرمانکردنە دوای ئەو هەموو پرۆتین و کیمیایی پیاکردن و سەمات پیاکردنە سەرنجام چیەکە ئەی دروێتەوە چونکە ئەوێ ڕەنجی خۆی ببینێ ئەمەش نمونەی ژیانە ئێمە پێدەگەین لەدایک ئەبین گەورە دەبین دوای پیر ئەبین ئەوەی کە ومنهم من يرد إلى أرذل العمر هەندێکمان لەگەنێ پیری هەندێکشمان لە گەنجەتیدا بەرەو خوای گەورە دەگەڕێنەوە هەمووی لەبەر خاتی لیەبلووەکم ئەیوکم ئەحسن عەمەلا بۆەوەیە کە بزانێکین کێمان ئەتوانین لەم دنیاە لەم قاعەی ئیمتیحانەدا لەم هۆدە هۆڵە گەورەی تاقیکردنەوەدا کە چۆن ئێمە بتوانین کردەوەی چاک و ڕەفتاری جوان و ئەخلاقی ڕەوان ئەنجام بدەین کە ئەمە بەڕاستی یەکێکە لە مەبدەئەکانی ژیان و یەکێکە لە واتە گەورەکان کە پێویستە هەمومان کاری لە پێناودا بکەین کە مەسەلەکە چییە خۆ ئامادەکردنە بۆ خزمەت خوای گەورە سوبحانه وتعالى کاتێک ئێمە وەکو دنکە تۆوێک وەهاین کاتێک ئێمە گەورە ئەبین و باڵاکەین ئەو کاتێک کە توانایی ئەوەمان تیا ئەمێنێ کە بچین بۆ خزمەت خوای گەورە سوبحانه وتعالى تۆ دەوێت شەهادەیەکی گەورە بەدەستبێنی لە کۆلێژ دەربچیت بڕوانامەیەکی بەکاردرۆز بێنی تۆ بێ سێ قۆناغ ببڕی ئەبێت تا شەشی سەرەتایی ببڕی ئەبێ شەشی عەدادیە ببڕی ئەنجا قۆناغیەوەی 4 ساڵ ئەنجا ئەڵێن تۆ ئەو شەهادە بەدەستێنی کاتێک ئێمە دەتوانین لە دنیادا بژین مامەڵە بکەین هەڵس و کەوت بکەین ئەو کاتە کە توانای ئەومان بێت بچین بە خزمەت خوای گەورە بکەین سوبحانه وتعالى ئەمەش سنەتی ژیانە چونکە مرۆڤەکان پێویستە تێبگەن و پێبگەن مرۆڤەکان پێویستە ژیان تاقی بکەنەوانێ و فرسەتێکە خوای گەورە ئەیدا پێمان بەڵام
دڵنیاش بینەوەی کە ژیانی ڕاستەقینە لە دوای مردنەوە دەست پێەکە ئەم ژیانی دنیاە هەمووی کاتیە باواز لە دوو قۆناغی وەکۆڵێ عالەمی ئەڕواح و سکی دایک بێنین و لەگەڵ دوو قۆناغی پاشتر کە پێگوتێ بەرزەخ و ڕۆژی حەشر مرۆڤ لە نێوان لە دایکبوونی خۆیەوە تا ئەو کاتێک کە ڕۆح لە جەستەیە دەرەچێت 7 ساڵ بۆ منە بەپێی ئەو تەمەنە وەسەتیە ئەم نێوانە بۆ مرۆڤ چییە؟ چ شتێک بە مرۆڤ ئەڵێ؟ ینی بۆچی اینجا هەندێک لە مرۆڤەکان 10 ساڵ ئەژین، هیوامان هەیە 20 ساڵ ئەژی، هیوامان هەیە لە 120 ساڵیش بۆن تەمەنەکە. ئەم نێوانی لە دایک بوون و مردنە وەکوڵێ چ پەیامێکی بۆ مرۆڤ هەڵگرتووە؟ لە ڕاستیدا فەلسەفەی ژیان فەلسەفەیەکی قوڵە. خودی مرۆڤ دنیایەکی پەنهانە. من ئەگەر لە تۆ بپرسم و لە هەموو بینەران پێناسەیەکی مرۆڤم بۆ بکە لە کاتێکە خۆی مرۆڤە، لە کاتێکە ڕۆژانە مرۆڤ ئەبینێ دەسەوسانە بێنێ کە پێناسەیەکی گشتگیری تەواوەتیم بداتێ لەبارەی مرۆڤەوە. ئەلبێردیکێکە لە زانە دەروون ناسەکان هەر خودی خۆی باسی کەسایەتی مرۆڤەکە زیاد لە 50 پێناسی هێناوە بۆ مرۆڤ، جارێک لە ڕووی کۆمەڵایەتی، جارێک لە ڕووی دەرونی، جارێک لە ڕووی عەقڵولۆژیک، جارێک لە ڕووی هەوا و ئارەزوەکان، جارێک لە ڕووی پێکهاتەکان، هەر جار لە ڕووی هەڵوێستەکانی بەرامبەر دەوروبەر مامەڵە دەکات. بۆی بەشێک لە فەیلسوفەکان باز لە ئەساسەکانی بناغی ژیانەکەن کە خۆڵە، کە ئاوە، کە هەوایە، کە تیشکی خۆرە، بۆی بگەنە ئەساسێک و واقعەیە کە ئایا ئێمە بۆچی هاتوینەتە ئەم دنیا بژین. هەر لەبەرەوەشە کۆمەڵەکەش تووشی سەرسوڕمان و سەرگەردان و حەیران ئەبێت. ئەگەر هات و دەستی پێغەمبەران نەبێ سەلامی خوان لەسەر بێت کە ڕێمان بۆ ئاسان دەکەن، ئەوە زۆربان تووشی نیگەرانی ئەبووین. وەکو باسکاڵی ژووتی کاتێک کە تۆ هەست بە ئاسوودەی دەکەی کە دڵنیابی بۆی ژانێکی دیکەی تر دێتە ئاراوە. بۆی هاتنی ئێمە بۆ ئەم دنیاە بەم قۆناغبەندیانەی کە پێی تا تێدەپەڕین لە دایکبوونێک، نشونمایە، گەشەکردنێک، پاشان لاوازبوونێک و پەککەوتنێک. هو الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد ضعف قوة وشيبة. بەم شێوازەم قۆناغانە تێدەپەڕێ. بۆیە فەلسەفەی ژیان ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ، دنیا تۆزێ سەرنجڕاکێشەرە، مرۆڤ لە ناقیدا حەز و ئارەزوەکان زۆرە، ئاگای لە خۆی نەبێ نازانێ بۆچی ئەژین. و دەبینین بەشێک لە مرۆڤەکان سەرگەردان بوون، هۆکاری ژیان و مەبەستی ژیانی خۆیان نازانن، لەبەرەوە تووشی گرفتارە بن. کەس هەیە لە پێناو حەزەکانی خۆیان دایک و باوکی خۆی دەکوژێ، برای خۆی دەکوژێ. کەس هەیە لە پێناوی حەز و ئارەزوەکانی خۆیدا ئامادەیە بەرامبەر بخاتە ناڕەحەت جەهەنەمێ بۆ بەرامبەر دروستکە. بڕۆ سەیری سەرزەوی کە ئەمڕۆ کۆمەڵێک کەس خەریکی دروستکردنی تەڵەن بۆ یەکتری، خەریکی ئازاردانی یەکترین. لەبەرەوە ئازانن ژیانی دنیا بەڕاستی یەک کێبڕکەیەکی بەقا ئەو لەقوایە وەکو ئەڵێن کە لە ژیانی ئاژەڵاندا بەدی دەکرێت. بۆیە ئەگەر هاتوو بەها ڕەوشەکان و بەها ئەخلاقەکان لەناو ئێمەدا زیندوو نەکرێتەوانێ، لەناو مرۆڤایەتیدا زیندوو نەکرێتەوانێ، لە ڕاستیدا مرۆڤایەتی دووچاری کوشندەترین دەرد ئەڕواتەوە کە کەس ناخوێنێتەوە. بەڵێ دکتۆر جەنابەت ئەم پێشدەستیە قۆناغەکان بۆ خزمەتی خوای گەورە بە نمونەی بۆ من خوێندنی مەکتەب دێنایەوە، بۆ منە باخچەی ساوایان و سەرەتایی و ناوەندی و ئامادەی و زانکۆ. اینجا ئەبێتە کەسێک کە پێگوتێ دکتۆرە ماستەری هەیەم پارێزەر ئەم شتە. بۆچی هەندێک لە مرۆڤەکان حیکمەت چییە کە گەنجێک وەکوڵێ لە لووتکەی جوانی و شەهامەت و ئازایەتیا بەبێ وەکوڵێ هێشتا خونچەی نەکراوەیە ئەمرێت، خوای گەورە وەکوڵێ ژیانی لێ ئەسێنێتەوە مردنی پێدا. هیوامان هەیە بۆ 120 ساڵە بێزار بۆ بەدەست ژیانی خۆیەوە، هەموو ڕۆژێ مردن بە ئاوا دەخوازێ. هیوامان هەیە بۆونە لە کاتی بنیادنانی ژیانی زەواجیان بۆونە ژیانێکی خۆشی خۆیان خوای گەورە ژیانی لێوەرەگرێتەوە مردنی پێ عتاکە. مەبەستم ئەوەیە ئایا 10 ساڵ تەمەن بۆ گەنجێک یا 15 ساڵ تەمەن بۆ گەنجە هی بەسە بۆ ئەوەی کە بڵین ئەم مرۆڤە ئەزمون کراوە ئیدی کاتی ئەوەیەتی تاقیکردنەوەکەی بکرێت پێشەوەی بگاتە سەری ساڵ و حیکمەتی جیاوازی تەمەنەکان لە نێوان مرۆڤدا بۆچی ئەگەڕێتەوە؟ لە ڕاستیدا پێویستە هەدەف لە بوونی ژیان تێبگەین. خوای گەورە فەرمی الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. واتە بۆ ئەوەیە کە بزانێکی مرۆڤەکان چۆن لەم دنیادا ئەتوانن بژین. ئەگەر هاتوو کەسێک خوای گەورە تەمەنیدایە دەتوانێت زیاتر ئەزمونەکان بکە، ئەگەر تەمەنیشی کەم بوو بەشی ئەو کەمەنێتی خۆی ئەتوانێت ئەزمون بکە، بەڵام نەگاشە دەرەجەی باڵغ بوون و عاقڵ بوون. هەموو زانایانێک دەنگ لەسەرەوەی کە ئەو کەسە خوای گەورە سوبحانەهو وتەعالا حساب و کتابی لەگەڵان ناپێچێتەوە مادام عەقڵ و لۆژیکی کامڵ نەبوو بێ و ئەوانە خوای گەورە لیان خۆشە بێت. بە کورتی ئێمە بزانین ژیانی دنیا هۆڵی تاقیکردنەوەیە، بە بچووکی بێ بە گەورەی بێت.
سێری هۆڵی تاقیکردنەوەکە هەیە تەمەنێکی زیاوە هەیە تەمەنێکی کەمە هەیە زەعیفە هەیە قڵەوە بەڵام هەمووشیان لە تاقیکردنەوەیان و پرسیاریان لە بەردەمایە ئێمە بێ بزانین ژیانی دنیا کورتی و کاتیە ژیانی ڕاستەقینەیی وإن الآخرة کە قیامەت دێت چییەوە لە هي الحيوان حياتی ڕاستەقینە ئەوەیەوە دەست پێەکە سێریکە حەزەکەم سەرنج ڕابکێشین بۆ ئاەتە کە ئێمە بەداخەوە زۆرجار وتراوە مردن دنیایەکە لە یەقین بە هەر کەسێک بڵێ ئەمری ئەڵێ بەڵێ بەڵام یەقینێکی لەبیر کراوە چاومان تیژە حەسەنی بەسریە چاومان تیژە و میواندارێکی چاوتیژین میوانی لە دنیادا بەڵام وا ئەستەکەین کە هەتا هەتایە ئەژین کە ئەمەش خەلەلە ژیانی ڕاستەقینە ئەزیزەکانم مرۆڤ ئێستا من ئەژیم من هاتوومەتە دنیا بۆی بەشێن دوڕ و مروارێ کابگەڕێن هەچ کەسێک گەڵ دوڕ و مروایی دەست بکەوێتەوە بە ئاوات و سەعادەتی ڕاستەقینە گەیشتووە هەیە بە 100 ساڵ بەدەستێهێنێ هەیە بە 20 ساڵ بەدەستێنێ هەیە لە 10 ساڵی 15 ساڵیە بەدەستێهێنێ زۆر باش گرنگەوەیە کە گرنگەوەی بمبەخشە گرنگەوەیە کە ئامانجێک هەیە تۆ بەدەستی بهێنی هەچ کاتێک مرۆڤ گەیشتە ئامانج و گەیشتە حەقیقەتێک تەمەن زۆر بە یاکەم بێ هیچ کێشێکی تیانە وەکو کابرای شاعری کورد دەڵێ لاوان دکتۆر بۆچی اختیار وەکو ئەڵێ نەدراوەتە دەست مرۆڤ خۆی کە ئایا ئەیەوێ بەم قۆناغانە تێپەڕ بێ و ئەیەوێ بەم تاقیکردنەوەیە بڕوا و ئەیەوێ ئەزمون بکرێ اینجا بوونە ینی ئایا مرۆڤ هاتن و ئەم قۆناغانە و تێپەڕبوونی هیچی لەدەست خۆیایەتیان بۆمونە هەر ئەبێ اختیاری نییە و بە ئیجباری ئەبێ بێت و بڕوا تۆ ئارشی سەفەر دەکەی کاتێک تکتێک دەبڕی و دەچیتە سوار شەمەندەفەرەکە ئەڕوا بەڕێگاتە ئەچیتە ناو تیارەکە کۆمەڵێ لە مرۆڤ وەکو جەنابەت فەرمووت کۆمەڵێ لە مرۆڤە قەزەمەکان کاتێک کە ئەزانن لە تاقیکردنەوەکان ناگەنە بۆن سەری ساڵ وە سەرکەوتو نابن ئەڵێن بریا هەر نەهاتی نایە و بریا هەر قوڕەکە بووینە بریا هەر لەسکی دایکمانە بوونە نەهاتی نایەتە دەرەوە وەڵحاصل ئەم شتە زۆر بێزاری دەرەبڕن جاری تە ئەڵێ موانێ پێویستە لە طەبیعەت و سروشی ژیانی دنیا تێ بگەین من میوانم لەم دنیادا با نمونە بێنینەوانێ بە سەربازێک کە دەڕوا 15 ڕۆژ داوامەکە ئەم 15 ڕۆژەکە چێ داوامەکە بەتانی جوانی نییە سەرما لێدا گەرما لێدا ئەبینین لەژێر سیارە ئەخەوێ بادام بە کاتی ئەزانێ ئەڵێ ئەڕۆم و دوایی ئیسراحە دەکەم ئەم شوێنە شوێنی بەخەبەربوونە شوێنی کارکردنە شوێنی بەرگریکردنە شوێنی چالاکی نواندنە کاتی و ئەبێ بڕۆم خێرا چالاکی خۆت بنوێنە بڕۆ ئەم ژانی دنیاە بەم شێوازەیە ئەزیزەکەم کاتی چالاکیە کاتی کارکردنە ڕنجدانە تێکۆشانە هەوڵدانە خەباتکردنە ژیانە بۆ بیر و باوەڕێک لەناو کاروانێکی زێڕین هەڵببژێرە چونکە ئەبێت تۆ بڕۆی ئیسراحەتی ڕاستەقینەش لەکوێوە دەست پێ دەکا لەو کاتەوە کە دنیا بەجێ دێڵین لەبەر ئەوە ئێمە ئەگەر تێبگەین لە دنیا تووشی ناڕەحەتێکە بینێ سەر کابرا سەبری نییە ئارامی نییە ئیمانی لاوازە دەزەکا بە هاوارکردن تەنانەت لە هەندێک لە وڵاتەکانە شوێنی خۆکوشتن هەیە تەنانەت لە سایتەکانە سایت ئەلکترۆنیەکانە هەندێک شوێن هەیە باسی خۆکوشتنەکە بە شێوازەکانی خۆکوشتن بە دەرمانە بە سیلاحە بە پەتە بە چییە 50 جۆر وە لێرە لێوێ خەڵگە بینین بەداخەوە کە جاران تەنها لە ئەوروپا شانەمانە بیست خەبەرمانە خوێندەوە بەداخەوە پزیشکێکی بەرکەوتوتە بەرلا ئێمە لە سەرنجامی ئەو دوور لە دینێتی و سیکۆلاریەتی کەوا بەناو خەڵکە هەندێک لێرە لێوێ ممارەسەیەکە وەگەرنا بەڕاستی مرۆڤی مسلمان ئەزانێمە دنیاە یعنی بێتاقەت مە بە بەبوون بە نەبوون هیچیان تا سەر نین نەبوون نەنەبوون هەمووی دنیا تاقیکردنەوەیە بەڵام سیرکە خی گەورە لەبارەیە ئەو کەسانەی کە لە پێناوی ئەودا شەهیدە بنە فەرمێکی ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا يعني ئەوان مردن نین نەمردون يعني چی ئەمە پێویستی بە هەڵوێسەکردن ئەم ئاەتە بەڕاستی کەسێک مردووە خوێنی لێ چۆڕێ گیانی تیان نماوە ئەی نێژین بەڵام خوا فەرمێوە مەزان مردووە سيري لم وصف جوانك بل أحياء عند ربهم أوان أجين للاين پروردگار لخدمة پروردگار دا كاك أمس مكارتا لم موبايل درهنيت أي خيتا موبايلي كتر شاكتر وباشتر أمر روحن هيني جيانا كأمر روحن لا شيء أنا ما أم لا شيء هجنية تنهاو كريزي مروفاتي ترتيبي دكين كخوا فرماني كدو لقد كرمنا بني آدم بزين دويتي وبمردوينوي آدم بريزة هر كسيك به هر آين وآين زايك هبه كبيغمري خواه صلى الله عليه وسلم هستاوتو لبر جنازيك أو تانا بيغمري خواه جولك فرميتي أليست نفسا أويج نفسك نية خواه رزي لناوة خواه جياني بداوة لبرو آتكا فرمي بل أحياء عند ربهم للاين خواه يقول لخزمة خواه أمان أجين شون أحياء عند ربهم يرزقون يعني رزق روزيان هي رزق روزيش خواردن و خواردنەوە ڕابواردنە
لە لای خوای گەورە لە خزمەت خوای گەورەیە ئەوان جۆرێکی تایبەت لە کۆمەڵی خەڵکی تایبەتین یام بۆ من هەموو ئێستا مامۆستا سعیدی نورسی زانا و عارفی گەورەی کو دەفەرمێن مردن ئەم ترس و دڵڕاوکیە و گومان و شتە نییە بەڵکو دەرگایەکە لە نێوان دوو ژیانە تۆ بەم دەرگایە ئەچیتە ئەودی و ئەچیتە ژوورێکی تر لەوێ ژیان هەیە ئایا ئەم ئاەتی کە جەناب دەفەرمووی و خوای گەورە فەرمێ ئەو کەسانی کە لە ڕێگەی خۆیان داوە بە کوشت ئەمانە ئەم ئاەتە کەسانی تایبەتیەک دەتیا بۆ هەموو مرۆڤێک وایە بەڵێ بەس بەوت نەک بەو تایبەتمەندیانەی کە لای خوان و وەڕسق و ڕۆزیشیانە داتێ وەڵامە دەدەموانێ با ئاەتەکە تەواو بکەم بەل ئەحیاء عند ربهم ئەوان ژیانێکی تایبەتیان هەیە لە خزمەت خوا يرزقون رزق روزي أدرين فرحين دلخوشن كباس لحالتي درونيا أنا كاد دلخوش وخند آميزن كوابو ليرة دا هل دواي مردنوانه جاني كتير هي هل دواي ساتي مردنوا سبارد بويش هر شيخ سعيد نورسي رضا ورحمة إخوائي لي به خوي ده فرمي مروفا كان شان قناغكن شهيدا كان بلان بارسره وخوي قولي ده فرمي هم درجات ئەوان چەند پلەیەکن بەڵێ شەهیدەکان ڕاشکاوە نەبەو شێوازن بەڵام ئەوانی تیش لە پێناوی خوای گەورە و لە پێناو مەبدەیەکە ئەژین و ئەمرن ئەوانیش پلۆپایەکی گەورەیان هەیە وەکو لە قورئاندا باسەکرێت کە ئەو کەسەی بەرگری کردووە لە پێغەمبەرەکان سەلامی خوایان لەسەر بێ دوایی ئەیکوژن یەکسەر پێ دەڵێن قیل ادخل الجنة قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين خۆزگە قەومەکەم بیان زانایە کە دوای مردن لاشەکەم لەیاکەوتووە چۆن ئێستا خوا ڕێزم لێ دەگرێت لە فەرمودەی صحیح هاتووە کە ئینسانێک مرد مەلایکەتەکان بە ئەندازەی چاو بڕبکە لە پێشوازی لێ دەکەن ئەگەر ئەهلی ئیمان بێ پێشوازێکی جوان و قەشەنگ و پڕ لە ڕێز ئەگەر ئەهلی ئیمان نەبێ پێشوازێکی دیکەی تری لێ دەکرێت بۆیە ئێمە مردنیش ژیانێکی نوێیە مردنیش بەڕەو ڕۆیشتن ئەجر و پاداشتێکی نوێ تۆ کە کرێکاریەکەی نابێ ئەجر و پاداشتی خۆت وەربگری ڕۆیشتنە بەرەو ئەجر و پاداش زۆر باشە نووسەرێکی ئێرانی دەڵێ مردن و ژیان دوو مرۆڤن لە ژوورێکدا خەریکی شەڕ و ئاژا و ململانێن بەڵام سەرنجام مردن ئەو مرۆڤەی کە ناوی لێنراوە مردن زاڵە بێ بەسەر ژیانە و ئەیکوژێ منە پرسم ئایا مردن و ژیان لە ڕوانگەی ئیسلامی پیرۆزەوە بەپێی تێڕوانینی ئیسلامی پیرۆز ئایا مردن و ژیان لە ململانێ و شەڕن و نەیار و دژمنن بە یەکتریان وەکۆڵێت تەواوکردن بۆ ئەم ژیانەی مرۆڤ و دەست لە ملانی یەکترن مردن و ژیان تەنها دوو قۆناغی هاوکاری یەکترن هیچ دژایەتێک نییە لە نێوانیاندا چونکە هەموو مردنێک ژیانێکی لە دوایە هەموو پاییزێک بەهارێکی لە دوایە لەبەر ئەوە ژیانی مرۆڤ لە دنیادا بۆ ئەوە هاتووە کە شوێندەسی خۆی دیاریکە بۆی شوێندەست و پەنجەی خۆی دیاریکە بەلاپەڕی ژیانەوە لە شوێن و پێگا لەناو خزمان و دۆستان لەناو ئەزیزان لەناو گەل و نیشتمان ئەسڵەن زۆرجار زام و ژانەکانی گەلە مرۆڤە گەورەکان دروستەکەن کە لە پێناوی لابردنی ئەو ژانەیە کار دەکەن ستەملێکردن جاری وایە مرۆڤەکان گەورە دەکەن کە کارەکەن لە پێناو لابردنی ئەو ستەمەیە ناڕەحەتیەکانە تەمەەن وا دەکا هەست بکەی درێژ بێ و مرۆڤەکان گەورە مەزن دەکەن کە کار دەکەن لە پێناوی لابردنی ئەو ناڕەحەتیانەدا بۆیە زۆرجار وتراوە سوور بە لەسەر مردن هەتا ژیانە پێ ببەخشرێ زۆرجار ژیان پێگاتۆ لە مجازەفەکان ژیان پێگاتۆ لە سەروەریەکان کە تۆ ئەنجامی ئەدەی لەو کار و خەبات و چالاکیانەی کە ئەنجامی ئەدەی ئەگینا زۆر کەس هەیە کە تەنها دوکان و ماڵی خۆی ئەزانێت ئەچێتە سەر قەبران و هیچ شتێکی دیکەی تر کە من ئەو کەسانی کە شوێندەسیان دیارێ بێ گەورە مەزنن بەڵام ئەو مرۆڤەکەمانەش جێی شانازی هەموو مرۆڤەکانی دیکەی ترن ئەوانەی کە لە پێناوی خوا ئەژین لە پێناوی بر و باوەڕ ئەژین لە پێناوی ژام و زانی گەلەکانیان ئەدەژین لە پێناوی ئەوا دەژین کە ستەم و ناڕەحەتی و نیگەرانەکان لابرن و ئاشتەوایی و دۆستایەتی فەرەهەم بهێننەوانێ لەبەرەوە ژیان و مردن تەواو هاودەمی یەکترن ئەسڵەن قۆناغێکە تۆ وەکوایە بڵێ ئیعدادیە و ئیبتیدایی دیش بە یەکترن نەخێر ئەبێ ئەم هەنگاو بنێ بۆ هەنگاوەکەی دیکەیتر هەمویان تەواوکار یەکترن بۆچی مرۆڤ هەمیشە سوورە لەسەرمانەوە سوورە لەسەر ژیان بەڵام مردن ئەبغزێنێ پێی ناخۆشە بمرێت تەنان پێشی ناخۆشەکە دۆست و ئەحباب و ناسراوانی خۆشی بمرن ئەم ترسە لە مەرگ بۆچی ینی بۆچی مرۆڤ هەمیشە وەکو ئەگەر دروست بێ وەکو جەلادێک لە مردن ئەڕوانێ لە ڕاستیدا مردن دێوەزمەیەکە بۆ سەر ئەو دڵ دەرونانەی کە تام و چێژی باوەڕبوون بە ئەمەلێکی نیوە و ژیانێکی دویان نییە لەلا وەگەرنا دۆستان و ئەزیزان ئەمرن تەنها کاتیە ماڵ ئاوایکی کاتیە لیان دەکەین خی گەورە لە قورئاندا باسەکە فأقبل بعضهم على بعض يتساءلون هەندێکیان لەگەڵ هەندێکیان بەرامبەرێکتر دانیشتون يتساءلون پرسیار لە یەکتری دەکەن قسە و گفتوگۆ دەکەن لە بینیانە لە ڕوئەدا يعني گفتوگۆیەکی زۆر سەنجڕاکێ شەر لە پێنێواندیاندا ڕوئەدا يتنازعون فيها كأسا لا لغو فيها ولا تأثيم
لە ڕۆژێک دێتەوانێت کە هەموو دۆستان و ئازیزان گەمە دەکەن یاری دەکەن بێ ئەوەی کە قسەیەکی لە خۆی تێدا بێ یەکتر ئەبینینەوە بە یەکتر شاد ئەبینەوە ئەگەر هاتو لە شارێکەوە بڕۆم بۆ شارێکی دیکەی تر ئایا ئەمە کۆمەڵێک کەس گرفتارە بن لە بەرەوەی ئولفەتیان بە منەوە گرتووە لە نێوانیاندام بەڵام کە چوون بۆ شارێکی دیکەی تر لەوێش کۆمەڵی دۆست و ئەزیز و خۆشەویستی خۆم بەدی دەکەم کاتێ لە شاری دنیا دەڕۆم ڕاستە هەندێک لە ئەزیزان و دۆستان و خۆشەویستانم دڵنیگەرانە بن بەوەی کە لە شاری دنیا کۆچم کردووە بەڵام کاتێک ئەڕۆم بۆ شاری قیامەت کاتێک ئەڕۆم بۆ ئەودی و مردن لە ڕاستیدا هەستەکەم کۆمەڵێکی زۆر زیاتر لەوەی کە لە دنیادا دۆستە من چاوەڕێم دەکەن ئەو ئەزیز و خۆشەویستانەی کە لەسەر ئەو ئاینە ژیاون لەسەر ئەو بیر و باوەڕە ژیاون بەڵکو و شوێنکەوتەی هەموو پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ کە ئەهلی یەکتاپەرستی و خواناسی بوون سەیدنا نوح عەلەیه السەلام سەیدنا ئادەم هەتا وەکۆگاتە سەیدنا موسی و عیسا کە ئەوانە دۆست و ئەزیزی ئێمەن و هەزار سەڵاوات لە دیداری هەمویان چەند خۆشە لە ڕۆژی قیامەتا من بە خزمەت خۆشەویست و ئەزیزی چاوم بکەم کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم چەند خۆشە کە بە خزمەت باوکم و باپیرە مەگەم مادام ئەهلی ئیمانین مادام لە بازنەی نوری قورئانین ئێمە هەستەکەین کە ئەو گۆڕستانی خەڵگەی بینێ گۆڕستانێکی تاریک و تەکە و ترسناکە ئێمە وا هەستەکەین کە ئەو گۆڕستانە مەجلیسێکی ڕسپی و پیاماقۆڵەکانە لە پێشەنگ و پێشینانمان پێگاتووە ئەوە چاڵێک نییە کە مرۆڤێکی تەکەوت بێ ئەوە تەنها دەنکە گەرمێک چۆن نەخێتە ژێر چاڵ بۆ ئەوەی کەوا حەو گوڵە گەنم بگرێ و بژێتەوە و نووش و نما بکاتەوە لەبەر ئەوەیەکەوە لە ڕۆژی قیامەتا بە گەشاوەیی بە جوانی و بە پاکی و بە چاکی هەمومان یەک بگرینەوە لەبەر ئەوەی شەکە لە مردن ناترسین هەچ کاتێک مردن هات پێشوازی لە دەکەین چونکە دەزانین لە پێناوی خوا ژیان ئاسانکاریمان بۆ دەکا کە مردنیش بزانین تەنها هەنگاوێکە و کۆچکردنێکی کاتیە لە شاری دنیا و بۆ شاری قیامەت دکتۆر پێدوان مرۆڤەکان وا تێدەگەن کە مردن پڕ لە ناڕەحەتی و ئازار و سزا و ناخۆشیەکانی ناوگۆڕ بۆیە ئەی بۆخزێنن ئایا مردن خۆی هەڵگری ئەم چەمکانەیە لە سزا و تۆڵە و نازانم سزا و عازابی ناوگۆڕ یام ئەمە تەنها وەکو لە بیرکردنەوە بیر و باوەڕی مرۆڤەکان خۆیانە کە وا وێنای مردنیان کردووە لە ڕاستیدا مرۆڤەکان جیاوازن مرۆڤەیە ئازاردەرە سزادەرە ناڕەحەتی خەڵگەکە و ستەمکارە خوێنی میلەت ئەڕێژێت خوێنی میلەت ئەنۆشێت و ئەخوات بە شێوازی لە شێوازەکان کۆلایەتی بڵاوەکاتەوە دەوێت هەرچی خەڵکی کۆیلی ئەو بن ئەمە پێویستە بۆی کە سزا بدرێ ئەگەر لە مەحکەمی دنیا ڕابکە لە مەحکەمەی قیامەتدا ناتوانێت ڕابکە جارێکیان پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسەلام فەرمووی هەچ کەسێ حەزکا بە دیداری خوا خوش حەزەکا بە دیداری ئەو هەچ کەس حەز نەکا بە دیداری خوا شاد بێ خوش حەز ناکا بە دیداری ئەو خاتو عایشە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا جەنابە دوات فەرمووە فەرمی بەڵێ فەرمی دێ شتێک لە دڵما دروست بووە ئێمە حەزمان لە مردن نییە بە سروشتی خۆمان ئایا کە حەز لە مردن نەکەم یعنی حەزم وایە کە بەدیداری خوا نەگەم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لەیسە الئەمڕ ذالکە فەرمی بەم شێوازە نییە بۆی ڕوون کردەوە فەرمووی هەر کەسێ لەسرە مەرگا بێ ئەگەر ئەهلی چاکەخوازی و دادوەری و پاکێتی و ساغێتی و ئەهلی ئیمان بێ لەو کاتەیە مژدەی بەهەشتی پێدەن بۆیە مرۆڤ لەسرە مەرگا ئەگەر ئەهلی ئیمان بێ وەکو ئەوە وایە ڕۆحی لەناو قەفەزێکا بێت زۆر تەنگە تاو بێ بە قەفەزەکە حەز بکا بکێتەوە لە شەقەی باڵوا و بڕوە چونکە دەبینێت لە حەدیثا فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام إلا رأى موقعه من الجنة إلا شوێنی خۆی لە بەهەشتا بینێتەوە تو ئێستا شوێنێکت پێنیشان بدەن خۆش و پڕتام و چێش بەڕاچێ بەرامبەری حەز ناکەی لەم گەرمایە دەرچی بچیتە و شوێنە خۆشە لە ماندووبوونە دەرچیت بچیتە و شوێنەی ساحەتە لە کاتی سەرە مەرگا هەموو باوەڕدارێک شوێنی خۆی پێنیشان درێت کە بەهەشتا لەبەرەوە ئاواتە خوازە بۆی کە زوو بگاتە ئەو شوێنە بەڵام ئەگەر کەسێک بێ باوەڕ بێ و ستەمکار بووبێ و ئازار وەشکەنجەی خەڵکی دابێ بێگومان ئەبێ بە سزای خۆی بکات خوا فەرمێ فكيف إذا توفتهم الملائكة يضربون وجوههم وأدبارهم يعني سزا ئەدرێن بێگومان أخرجوا أنفسكم اليوم تجزون ڕۆحیان بەزەو دەرەهێنن چونکە بەرەو سزا ئەڕۆن و جەهەنەم ئەبینن دکتۆریان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هاوڵانی و بە ئومەت و شوێنکەوتوانی فەرمێ زۆر بیری لە ناوبەری خۆشیەکان بکەنەوە واتە مردن لەسەر مەرگی خۆشیە ئەفەرمێ کە لە وەڵامی فاتیمەی کچە لەم ڕۆ بەدواوە هیچ موسیبەت و ناخۆشی و سزایەک لەسەر باوکێت وە کۆڵێ کۆ نابێتەوە وە کۆڵێ باوکت لە ناخۆشی و چەرمەسەریەکانی ژیان ڕزگاریە بێ ئەچێ بەرەو خۆشنودی و ڕەزامەندی خوا مردن بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمە لە ناوبەری خۆشیەکانە بەڵام خۆی لە تا ئەو هەموو چەرمەسەری و ناڕەحەتیە بەرەو خۆشی و ڕەزامەندی خوای گەورە هەنگاو دەهابێ لە ڕاستیدا مردن بۆ ئینسانی ئیماندار دەستپێکردنی هەرچی خەندە و خۆشی و شادیەکانە
ئەزانی لە ناو قەبرا بە مرۆڤی باوەڕدارەکانیشی بە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەری فەرمووە زۆر بیری لە ناوبەری خۆشیەکان کەواتە ئەو شتەی کە خۆشیەکان لە ناو ئەبا لەوە چە شتێکی ناخۆش بێنی لە ناوبەری خۆشیەکان بەڵێ لە ڕاستیدا کورت و پوخت دەبێت ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو بابەتە بدەین ئینسانێک کە باوەڕدار و خواناز بێت خواپەرست و خواناز بێت لە ڕاستیدا مردن ئەبێتە دەستپێکێک بۆ ئەوەی کە ژیانێکی نوێ و خەندەخۆش و ئامێز بۆ ئەجو پاداشی خۆی ڕەوەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام بۆ خزمەت خواگیان ئەیتر لەمە دوا لا کەڕبە عەلا ئەبیکی بەعدە اليوم تر ناڕەحەتیەکان نەمان لەم دوو ڕۆژەدا بەڵام کە دەفەرمێت لە ناوبەری خۆشیەکانی دنیایە لەبەرەوە لە ناوبەری خۆشیەکانی دنیایان ئێستا ڕاستەخۆیەکمان هەیە دەچینە لای ڕاستخۆی و من زۆر سپاسی بەڕێزی شتەکەم لە کۆتایی بەرنامەکە هیوایستەکەوتان بۆ خوازم خی گەورە هەموو لای سەرکەوت و سەرفراز بکە و سەلامەت بینەرانی بەڕێز لێرەش داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ